تێناسین گۆچەندین ڕێکخراوە نێودەوڵەتی و حکوومەتی لە ناوە کامپادۆمیز کار دەکەن و بە تایبەت جوان کەسێن ڕەخۆشە و گەلێک یارمەتی و ئاریکارین جوارە تێ لێ ئەو کەسێن نەخۆش وان یارمەتیە نابینن تەنێ ئەو کەسێنە بە حاجەت وان ئاریکاریە و یارمەتیە وەردەگرن گۆ ئیرۆ بەدەهان کەسێن نەخۆش دژین لە کامپادۆمیز بێ ئاریکاری بوارە ببێژە ئالیەن وان ڕێکخراوە ڕێڤە بۆ ئەس هاتمە بسەر بێ نەخۆشیە خۆ بابێ من خودێ تشتێک لە من نەحاسیلیات دبەتالی نەزەمێ المەحاسیل گۆشتێ بەڕازابێ خودێ جەنتا مڕێب خودێ شەلا مڕێب خودێ چاجام خۆ عملیات کردە خودێ دل مڕێاز قوربان و خودێ زارۆکێ من شغل عجب نەدەرمانی من خودێ نها دەرمانێ من لەڤڕی نەمەشیان دەسووری طيب ئەڤاریکاریە گۆل فەقیرە بەلات نا والله هیچ چلۆگە هەیە بابێتە نەگهەیە من خودێتە مرە شاهد بێ کەزەب ئەنکا بێ بەختیا بکم ئەنکا بڕا بکم بابێ من دانمە ئەم خەیرات بوو دگون زات چ بوون دڕۆژێدە دڕۆژێت دارمەوەڵە بەستە ئی ساڵ وەڵەوە بەلات کردن دگۆنە ئێمە نەدارمە داخەلکێ نەدارمە ئاریکاری نادنمێ تشتێک نەدانمێ و ئەلێ درێمە کەفیل منە پرتیە ئەس لێ درێمە جەملاوکێ خۆمە و تشتێک نەدانم ئاریکاری مڵتەمێ بێ چییە نەدانمێ نەولۆ قوبانەوە ما چ بێژم ئەڤیابە وەڵڵا دەوتانم بێژم دەبێ من گرانە دەوتانم بێژم تێزانی گۆگەلێک ئاریکاری تێن ناوبەرە کامپادۆمیز بۆ بەلافکردنەوە لەسەر کەسێ فەقیر و محتاج لێبەرێ ئەڤاریکاری بکوڤەت چن و لکێتێ بەلافکردن پرسیارەکەل دەبێت دەریا ڕێڤەبەریە کامپادۆمیز تێدانین بۆ بەرنامە ئارک جەمیل ئۆسێ کامپادۆمیز